دەربارەی ئاماری ڕووداوەکانی ژەژن سەرزەم ڕووداوەکان بریتی بوون لە 5 ڕووداوی هاتسۆ بە سەرزەم زۆرەکانیانەوە. لە ڕۆژی یەکەمی ژەژن یەک ڕووداوی هاتسۆ تۆمار کراوە لامان لە زۆری لێکدان لە نێو شاری سۆران لە ڕێگای جوندیان لە دووسایدی جوندیان تۆمار کراوە و لە ڕۆژی دووەمی ژەژندا دوو ڕووداوی هاتسۆ لامان تۆمان کراون لە زۆری لێکدان. یەکەمیان لە نێو شاری سۆران لە شەقامی کاوە تۆمار کراوە لە زۆری لێکدان و دووەمیشان لە ڕێگەی گشتی هامڵتۆن لە نزیک گوندی بەرزێوە سەر بە قەزای ڕواندز تۆمار کراوە. لە ڕۆژی سێمی ژەژندا یەک ڕووداوی هاتسۆ تۆمار کراوە لە ڕێگای گشتی هامڵتۆن لە نزیک سپیلک سەر بە نەحیە غەلیفان. لە ڕۆژی چوارەمی ژەژندا یەک ڕووداوی هاتسۆ لە هاوینەهەواری بێخار سەر بە ڕواندز تۆمار کراوە و ئەوەی جێگای ئاماژەیە خۆشبەختانە لە سەرزەمی ئەم ڕووداوانە قوربانی جانیمان نەبووە بە مردن و بە بریندارەوە. ئەمەش نیشانەیە بۆ ڕێکوپێکی سیستەمی هاتسۆ و سەرکەوتنی ئەو پیلانەی کە پێشتر دامان نابوو کە ئاماژەمان پێکرد.